دامەزراندن لە دام و دەستگاکانی دەوڵەت لە کەرکووک بووەتە گرفتی بەشێکی زۆر لە دەرچوانی شارەکە. هەر بڕیارێکی دامەزراندن لە بەغدادەوە دەردەکرێت بۆ کەرکووک لەلایەنی دارەی شارەکەەوە یان گرفتی بۆ دروست دەکرێت یان پشکێنەی حزبی بەشێکی زۆری دەرچوان بێبەش دەکات. ئەمە ناڕەزایی بەشێک لە دەرچوانی تەندروستی و ڕاهێنەرانی کۆمپانیا نەوتی باکوورن بە هۆی دروستکردنی گرفت بۆیان بڕیاری دەست بەکاربوونیان ڕاگیراوە. هەر کەسەوەی کاتە سەر کەسێتر ئێمە خۆتانزان ئیستیثنامانێ لای ڕئیس وزەرا ڕئیس جمهوری مقابلەیمان کرد نائبەکان هەنێکی کتابیان کردووە بەڵام کتابی تەنیاییمان ناوێ ئێمەمانێ هەر 12 نائبەکە نائبێکی جنوب بۆ ذیقار بۆ میسان کردێتی بۆ ئەو توانی بیکە بۆ ئەمان ناتوان بیکەن ئەمان 12 نائبن بەڵام ئەمان بۆ غەڵەتی شخصی خۆیان کۆ بنەوە بێکەوە بەڵام بۆ ئیشەکەی ئێمە کۆ نابنەوە. ئێمە مجموعەیەکین لە تەلەبەی کەرکووک خريجی 2021 لە مجموعە طبی کەرکووک زۆربمان لە جامعەی کەرکووک تەوامان کردووە بەڵام کێشەکەمان ئەوەیە ساڵەکانی تر و محافظەکانی تر هیچ ئەو کێشەیە نییەوە ئێمە هەمانە محافظی کەرکووک ئەڵێ من ئەوانەی کەوا نفوسیان کەرکووک نییە تەعینی ناکەم باشە ئێمە چی بکەین یعنی من پێتاقەی تەموینیمان هەیە کەرکووک و پێتاقەی سەکەن کەرکووکشمان هەیە جنسی 57 هەیە بس کە تەعین ناکرێ ئەڵێ ئێوە بەسەر نفوس ئێمە نفوس محافظەی باوباپیرانمان ئێمە حقمانچێ بەسەر نفوسی باوباپیرانمانەوە اینجا ئەوەش وەرمان ناگرن چکە ئێمە ئەولەویاتمان لە کەرکووکە زۆربەی تەلەبەکان وایە اینجا هەر لە تەلەبەش کێشەی هەیە سەکەنی هەیە تەموینی نییە ئەنجاڵێن ئەوە تەعینە بێ ئەوە تەعین نابێ. لە نووسینگەی کەرکووکی پەرلەمانی عێراق لەگەڵ پەرلەمانتاران لاوت وێژدان تا گرفتی دامەزراندنیان چارەسەر بکرێت. پەرلەمانتارێک دەڵێت لەگەڵ ئیدارەی کەرکووک لە هەوڵدان بۆ چارەسەری ئەو گرفتە. وەزارەتی تەندروستی عێراق بە پێی دانیشتوانی کەرکووک ئەو ژمارەی داوەتە کەرکووک کە 1800 کارمەندن کە پزیشک و پزیشکی دیدان و دەرمانساز و کارمەندە تەندروستیەکانن ئەوە بەشی کەرکووکە بەڵام لێرە کابینین 400 تقریبا 398 کەسی ڕەفز کراوەتەوە بۆ دامەزراندنەکەن و ئێمە ئێستا کۆبوونەوەی لەگەڵیان کە بزانین هۆکاری ڕەفزکردنەکەیان چییە کە بۆ دامەزرانن و بینیمان هەیە بە بیانووی نفوسیان ئێرە نییە یان دانیشتووی ئێرە نییە. ئێمە داوامان لێیان کرد کە ئەوراقی سوبوتیەمان بۆمان بێن کە کارتی زانیاریان پتاقەی خۆراکیان بۆمان بێنن یان نفوسەکەیان بۆمان بێن کە فلتەری بکەین بڵێن کامنی کارتی زانیاری و پتاقەی خۆراکی کەرکووک بێ و نووسراوێکی ڕسمی بۆ پارێزگاری کەرکووکەکەین. زیاتر لە 380 دەرچووی تەندروستی کە بڕیاری وزاریان هەیە بە هۆیەوەی نفوسیان کەرکووک نییە ئیدارەی کەرکووک ڕایگرتوون. ئەمە جگەل لەو سەدان ڕاهێنەرەی کۆمپانیای نەوتی باکوور کە ڕاگیراون هاوکات تاکو ئێستا 13000 هاوڵاتی بۆ دامەزراندن لە چوارچێوەی یاسایشی خۆراک ناوی خۆیان تۆمار کردووە کە ژمارەی دامەزراندنەکە بۆ کەرکووک 1000 کەسە بەڵام ئەویش ئێستا گرفتی بۆ دروست کراوە و نیگەرانی پێکاتە جیاوازەکانی لێکەوتووەتەوە. چیانوری کەناڵی پەیام کەرکووک.